بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. بقوترين تشكيك بقوترين آميرك كإيم وكم مسلمان بدسمان ويا لا يخلقي تر موجودينيا كأوان تنها بش بعالمي مادي فلسفي خويان كومالي قصة كومالي تجربة اتوانا بلهم كوماليك راهاتن لقل حتى جيانا ورا أميان برز کردوتو بۆ ئاستی ئینسانی لەسەر پەروەرداکەن و مناڵی لەسەر گەوراکەن. شتێک هەیە کە لە ئیسلاما پێی ئەوترێ دوعا. لەم حەڵقەیە باسێکی دوو دوعا ئەکەین. بزانین ئەم دوعایانە ئەبێت چۆن بن و ئەبێت چۆن منداڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین. چکە بەڕاستی ئینسان لەسەرێتی هەوڵ و ماندووبوون و جوهدی خۆی سەرفکا بۆ پەروەردەی مناڵەکەی. دوای شتێکی تر لەسەر و هەمووانەوە ئەمێنێتەوە کە دەستی بۆ بەرزکاتەوە کە پارێزگاری لە خۆی و مناڵەکانیشی بکە، ئەویش بە پاڕانەوەیە لە بارەگای پەروەردگارە کە ئەو دوعایانە بکە لە قورئان و سونەتە هاتوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ثلاث دعوات لا ترد. سێ دوعا هەیە ڕەت نابێتەوە. دعوة الوالد بەڕاهایی هێناوێتی، نزای باوک، دواتر دعوة الصائم نزای ڕۆژەوەوان کە خوای گەورە لێمان قبوڵ کا لە هەموو لایەک، و دعوة المسافر چکە بێکەسە و بێنازە خوای گەورە دوعای ڕەت ناکاتەوە. دعوة الوالد دوعای باوک یان دعوة الوالد لە حەدیثێکی ترە على ولده، بۆ چونکە باوک هەتاوەکو نەگاتەتینی دوعا لە مناڵەکەی ناکە، بەڵام دایک وانە. لەوانەیە زۆر جارێک بە دوعای دایکەکان بواە هیچمان دەست و قاچمان پێوە نەبوایە، ئەی دەسێشکێ، ئەی قاچ وای لێبێ، ئەی چاوی کوێر بێ، ئەی ملێ وای لێبێ، ئەی جانت دەچێ، ئەی خوا بکوژێ، وانە؟ بەڵام خۆ دایک لە باوک بەسۆزترە، لە باوکیش چاکتر و بەڕەحمترە بۆ مناڵەکەی زۆر جار، بەڵام نازانێ ئەو نە مناڵەکەی لە بەردەسیایەت و ئەچێ و هەڵەکە ئەم تەحەمولی نییە لەبەر دوعا ئەکات. بۆیە خوای گەورە فەرمێ دوعا الوالد، کەواتە دوعای والیدەش ئەولاترە، بەڵام چونکە دایکەکە مەبەستی بە دوعاکە نییە کە مناڵەکەی گیرا بێ لێی، دوعاکەی قبوڵ نەیە ئینشاءالله. دوای جەڵێ خوایە تۆ بە خوایە نەمزانی خوایە سەد دوعای ترەکە دوعاکەی یەکەم جاری کانسڵ کاتەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لا تدعوا على أنفسكم ولا على أولادكم. ئەخوا بمکوژێ بەدەست ئێوە، ئەی خوا مەلایکەتێک ئەڵێ ئامین، وانە؟ ئەی خوا لە ناوتان بێ، خوا بتان باتەوە، خوا لە منتان بسەنێ، خوا کە تۆ ڕابێ. لەو کاتانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ نەکەن، چونکە لەوانەیە مەلایکەتێک بڵێ ئامین. زۆر جار مناڵێک بەلای من دەستی شکاوە، یان تووشی سیارەی لێیاوە، تووشی کێشەیە بۆ، یان چاوێکی بە شێوەیە کاڵم تو ئەو خوای مناڵە دوعای لێ نەکراوە. بەخوا چکۆ شوێنی شکان نییە، شوێنی بەربوونەوەش نییە. بۆیە دوعا زۆر جار بەبێ قەز دەیکەیت، بەڵام گیرا بێ. بەڵام وەرە دوعای باوکێک بۆ مناڵەکەی بڵێ کوڕ یەخوا خوای گەورە سەرکەوتووکە، یەخوا خوای گەورە ڕۆڵە عەمرێ درێژکە. هەر بەم دوعایە تەمەنێ بۆ بە 100 ساڵ خۆش نازانی بۆ تەمەنێ درێژە، خۆش نازانی بۆ عەمرێ وای لێ هاتووە، سەرکەوتووی لە هەموو شتێکە. ئەڵێ یەخوا ڕۆڵە دەستبەری بۆ هەر شتێ بەدەستەوە بێ بەڵاتون. سبحان الله بێ بەڵاتون. کوڕم بەکەس ئەمە بەکەس ناکرێ بەخوا. ئەم سوێنە وەرگرن، حەز زۆ لێتان قەوما حەچی دەرگا بوو بەڕووتانە داخرا ئەنجا بچن بڵێ دایک وەرە فریامان کەوت دوعایەک، باوە جان دوعایەک. قەسەم بەخوا ئەو شێوانە لە بن هەڵەکەنێ، خوای گەورە بە دوعای دایک و باوکتان ئەو شێوانەتان بۆ ئیزالاکە بۆتان لابە، ڕێگەتان بۆ پاکاتەوە، دەشەیەک و دەرگایەکتان بۆ ئەکاتەوە. ومن يتق الله يجعل له مخرجا. لەمانە فەرمون ئەگەر ئاسمان بەسەر ئەرزا ببارێ، خوای گەورە لە بەینیا ئینسانی متەقی لە دەواازەیەکەوە دەرەکە ناڵێت تووشی هیچ بێ. ئجاگەرمە دوعای لەگەڵا بێ، بۆ چکە تۆ شتەکە لە بەرخواکەیت. بەڵێ بۆیە دوعاکەی جورەیر زۆر وازحە کە دایکی سێ جارە چێ بۆ لای لە سەومەعەیەکایە، گەنجێک دوعاکات، گەنجێ ئەپارڕێتەوە، گەنجێ نوێژەکە، دایکەڵێ جورەیر
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمان باسەکە گەنجێکە لە بەنی ئیسرائیل ئەفەرمێ ڕەبی ئومی وەسەلاتی خوایە نوێژەکەمیان دایک جواب نایەت ڕۆژی دواییەتەوە دایکی بە هەمان شێوە 3 جار بانگێکە جواب نایەت ئەڵێ خوا کوڕم نەمری هەتاوەکو خوای گەورە دەموچاوی ئافرەتی بە دڕەوشی پیشانەیە الله یعنی خۆ بۆی نەگەڕی سێرچی بۆ بکەی یعنی وا لێ بێ دوعایەکی ئەو نەشەڕی لێەکە خوای گەورە دەموچاوی ئافرەتی بە دڕەوشی پیشان بە الله خەڵکێکی خۆیەکە بە دوایە گەڕێ بیبینێتە هەتاوەکو یەکێکی بۆ نێرن ئافرەتێکی زۆر جوان ئەڵێم بچۆ لەگەڵ جورەی جا ڕابێرە جورەی دەرگای لەسەر داخاو نایڵێ بێتە ژوورەوە ئەچێ لەگەڵ شوانێکا ڕابێرێ حەم لێ بێت و حەملەکە باتە ناو خەڵکی وەڵێ ئەها جورەی چی لێ کردم ئەمیش وعدیان پیاوە ئەگەر جورەیجی فەزەح کرد لە سەومەعەکەی هێنایە دەرەوە لە شوێنی پەرستگاکەی ئەوە چی ئەوێ بۆ یەکەن خەڵکێکی خراپ هەیە ئالە تۆ بەس یەک ڤیدیۆیم بۆ بگرە یەک دەنگی سەوتیم بۆ بێنە خۆم هەموو شتێکە بۆ وەکەم سەوشتە بەزمە زۆر بووە ئەڵێن ئافرەت تۆ شوو نەکردووە ئەم ناڵە چیە بە باوشتەوە ئەڵێ وەڵا لە جورەیجە تەواو تە لە سۆشیال میدیایە تەقێتەوە ئەو جورەیجەی کە خۆی لێ کردبووین بە ئیمامی ئاعزەم و شوێن کەوتی موساوا چی کردووە پەنگەکەیەتی ئەچن بە بێ سێ و دوو ئەچن سەومەعەکەی و پەرستگاکەی ڕوخێن اینجا دەستەکەم بە لێیانی ئەویژە فەرمێت چی بووە ئەڵێن تۆ کارێکی ئاوا کردووە ئەویژە فەرمێ مناڵەکە بێن دوور کات نوێژەکە مناڵەکەیان دەست خاتە ناوسکی ئەڵێ مناڵێکی ساوە باوکە چێیە ئەڵێ باوکم شوانەکەیە اینجا بەدەست و پێی جورەی جاکەون ئەڵێن سەومەعەکە و پەرستگاکە و لە ئاتوم بۆ دروستەکەین ئەڵێ نەخێر هەر لەسەر قوڕەکەی جاران بۆم دروستکەنەوەی چیتر مناوێ بەڵێ ئەمە دوعای دایکە ئەمانە دوعای دایک و باوکن قەت بەکەمی مەزان قەتیش خوا نەخواستە خۆتانی لێ نەبان نەکەن دایکە دوعایەکی لێکردی لە بەدرگاکە جوێ لێ بوو بگەڕێ دەستی ماچکە ڕازیکە اینجا بڕۆ بابەتی دایک و باوک هیچ هەموو شتێ تەخیرە بێ بۆ قیامەت هی دایک و باوک تەخیر نابێ هەموو شتێ خوای گەورە بۆ هەڵەگرێ چاکە لەگەڵ دایک و باوکە خراپە لەگەڵ دایک و باوکە ئەمە هەڵگرتنی نییە بۆیە تۆ یەکەی ساکەنە باوکیان دایکی هەر ئەوەی دەست بەرزکڕ بڵێ خوای مناڵەکەم بۆ ساڵحکەی وأصلح لي في ذريتي ربي هب لي من الصالحين پێغەمبەران کە دوعایان کردووە دوعای مناڵیان نەکردووە بەتەنیا دوعای مناڵی ساڵحیان کردووە واتە سەلاحەکەیان پێش هاتنە دنیای مناڵەکە خستووە نیان تۆ خوایە تۆ بەس بمبەرێ با سەقەت بێ با کوێر بێ با کافر بێ با بێدین بێ نەخێر خوایە مناڵێکی ساڵحم بەرێ ئەگە ساڵح نییە مەمەرێ لەبەرەوە بێت دوعای سەلاح بۆ مناڵەکەکەی فەرمێ ربی اجعلني مقيم الصلاة خوای گەورە وام لێ بکە نوێژ خوێن بم نوێژ ڕاستکەمەوە تەنها نوێژ نەکەم نە نوێژ خوێن بم ومن ذريتي با مناڵەکانیشم ئاوا بن چونکە فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات دوای ئەم پیاو چاکانە کۆمەڵی خەڵک هاتنە ساحەوەکە ئیتر وازیان لە نوێژ هێنا و دوای شەهوەت و ئارەزوی خۆیان کەوتن کاتێ ئینسان وازی لە نوێژ هێنا بە دیلەکەی شەهوەتە ئارەزووە ڤیدیۆیە ڕسمە کۆمەڵی شتی خراپەکە بە دوایە ئەڕوات بەڵێ بۆیە دایمە پێغەمبەران لەم جانیبە غافڵ نەبوون حتى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە حەسەن و حوسین ماچەکە اللهم إني أحبه فأحبه خوای گەورە من خۆشمێ تۆش خۆش بێ الله أكبر وأحب من يحبه أبوش خوش بيك حسن حسيني خوش بيه يا حسني خوش سبحان الله سيدي أم دعاء نبكى بويا حسن وحسين بيني لحتشين مسابقانا يا خوش بيسته كسير غيل حسن به كسير غيل حسين به شكو في غمري خواه دعاء بنقبو خوي بو نوين وكيا كاكا خوي قورا خوش بيستيك على خلقي بويا هشتا من على كي آل عمران لدايق نبوه فمي وإني أعيذها بك خواهي قورم پناي منالكم أقرم بتولى الشيطان وذريتها نكر خوي نوكانيشي من الشيطان الرجيم
بۆیە تاکە کەسێک کە لەدایک ببێ نەگریا بێ عیسای کوڕی مەریەمی عیمرانە. بەڵێ تەنها شەیتان زەفەری بۆ نەبردۆ بۆ چکە باپیری یان داپیری دوعای بۆ کردو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ تاکە کەسێک نەجاتی بووە لەو سی خورمەی شەیتان و لەو گریانەی کە ئینسان لە کاتی یەکەم هەناسەیە شەیتان زەفەری پێ بە بەس عیسا بۆ نەجاتی بووە بۆ چکە دوعای بۆ کراوە. دوعای داپیرێک کە لەوانەیە لەو کاتەیە کە ئەو مناڵە بووە نەمابێ لە ژیانە، بەڵام ئەم دوعایانە ڕەت نابن. خی گەورە بزانە ئەم دوعای چەند ساڵ هەڵگرتووە. مەریەم گەورە بوو مناڵی بووە بۆ مناڵەکەی دوعاکە گیرا بوو. الله بۆیە هەموو کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە مناڵەکانی ئەچوونە دەروان کە مناڵێکی ئاوا جوانکی لێ بووی فەرموو أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. پەناتان ئەگرم بەخوا لە هەموو شتێکی زیان بەخشی پێوە دەر یان لە هەموو شەیطانێکی چاو لە دەر کە زەرەرتان پێ بگەێنێ یان کەسێکە حەزوریتان پێ بەرێ. بۆیە دوعا لەگەڵ زیکرەکانی بەیانیان و ئێوارانە خوێنرێ. دوعا ئەبێ ڕۆژانە تۆ بۆ مناڵەکەت کەیت بۆ ئەوەی کە منداڵەکە صالح بێت. چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث. ئەگەر بەنی ئادەم وفاتی کرد کردەوەکانی قەتع بێ تاوەکو تای پێ بەس چ لەوە داخڵی قیامەتە بێ بە ئیکمالی داخڵی قیامەتە بێ 45 هەیە لە سەدەکە انقطع عمله تاو حتا قیامەتە بێتەوە بیرەکەی تۆ خوایە یەکی شفاعەتێکم بۆ بکە خوایەکی دوعایەکی خێرم بۆ بکە. بەڵام مناڵێکی صالح دوای خۆ بەجێ نێشتووە ولد صالح أو بنت صالحة يدعو له. مناڵێکی صالح دعا بۆ بڵێ خوایە لێی خۆش بی، خوایە لە باوکم خۆش بی، لە دایکم خۆش بی، عەفویانکەی. زۆر گرنگە لەبەرەوەی تۆ دوعا بۆ کردبێ بۆ ئەڵێن دوو دوعای باوکە بۆ مناڵەکەی. جاکە باوکەکە و دایکەکەش مردن مناڵەکەیان بە سەلاحی و بە چاکی بەجێهێشت اینجا دوعای مناڵەکەیە بۆ دایک و باوکێکی مرد. الله چەند جوانە. ئێمە کاتی خۆی مناڵ بووین هەموو جارێ کە لە خزمەتی باوکمە دانیشتین چیرۆکێکی بۆ جێڕاینەوە. ئەگەر مردم لە دوعا بێبەشم نەکەن لە خێر و قوربانی تر کۆمەڵە وەسیەتی بۆ کردین. چیرۆکێکی بۆ جێڕاینەوە جارێکیان پیاوێک بەلای قبرستانێک کە ئەڕوا دوعای خێریان بۆکە. شەو لە خەوا ئەبینێ هەموو ئالی قبرستانەکە هەڵەسن چاکەکە کووەکەنەوە و ئەو خێری ئەو پیاوە کردوێتی بۆ ئەو ئەهلی قبرستانە. یەک دانەیان دانیشتووە ناچۆڵێ لە شوێنی خۆی ئەچێ بەلای ئەڵێ مامە تۆ بۆچی بێ منەتی لەو خێریکە من ئەمڕۆ دوعام بۆ کردن. ئەویش ئەڵێ کوڕم من کوڕێکم هەیە دوعای خێرم بۆکە پێویستم بە دوعای تۆ هەر نییە. ئەڵێ لەکوێیە کوڕەکەت؟ ئەڵێ کوڕەکەم لە فڵان شوێنە. کە ئەچێت کە سێرەگا کوڕەکەی بەروک درووە ئەیدۆزێتەوە خەریکی قورئان خوێندنە. بودی کوڕم خەوێکی ئاوم بە باوک تۆ بینی وتی وەڵای ڕاستەکە من حەشیەکەکەم ئەچێتە گیرفانی باوکمەوە چێتە سەر ڕەسیدی باوکم هەم ڕۆژێ دوعای خێری بۆکەم بەدەم ئیشکردن و بەروک دووریەوە. ئەڵێ تر منیش دەستخۆشیم لێ کرد و هاتمە دەرێ. دوای ماوەیە بەسەر قەبرستانەکەیان تێپەڕیم و هەمان دوعام کردەوە شەو بینیم کابرا لە هەمیان شپرزەترم. خێر بۆکاتەوە منیش دەسڕەکەی تێنەگەیشتم ئەو نە شپرزە بوو فریای نەکەوتم پرسیاری لێ بکەم بزانم ئەم پیاوە پێشتر پێ منەت بێسە بۆچی بە منەتە لە دوعایانە. تی چوومە بەلای کوڕەکەی پتی کەسێرەکەم دوکانەکە داخراوە وتیان کوڕەکەشی وەفاتی کردو. لە باوکم ڕەحمەت بێ هەموو جارێ ئەم چیرۆکی بۆ جێڕاینە لەبەرەوە نابێ بێڵیت ئەم دوعایانە بۆ خۆت و بۆ نەوەکانی شت قەتع بێ ئەبێ ئەمە بەردەوام بێ. خۆشت وەفاتت کرد وەسیەتکەی بۆ مناڵەکانت کە دوعا بۆ پشتان بکەن بۆ باپیرە و باپیرە گەورەتان بکەن هەتاوەکو وەگاتەوە سەردەمی ئادەم. ئاواش وەسیەتیان بۆ بکەن کە دانیشتن بە دیاریانەوە پارە و پول و سەرۆت و سامانیان بەسەرا دابەش مەکەن وەکو پێغەمبەران ووصى بها إبراهيم بنيه ويعقوب يا بني إن الله اصطفى لكم الدين فلا تموتن إلا وأنتم مسلمون.
ئیبراهیم و ئیسحاق و یاقوب کە وفاتیان کرد مناڵەکانیان کۆ کردنەوە تیان ما تعبدون من بعدی دوای ئێمە چێ پەرستن تیان نعبد إلهك وإله آبائك خوای تۆ خوای باوانتە پەرستی جا فەرمی کوڕەکانم نەمرن إن الله اصطفى لكم الدين خوای گەورە ئێوەی بە دینەوە جوان کردووە نمرن هەتاوەکو دیندار نەبن بۆیە مەفرۆزە دایک و باوک دەم بە دوعا بۆ ئەوەی کە دواتریش مناڵەکانیان دوعای دووەم وەرگرن ئەمانیش دەم بە دوعا بن بۆیە تا سەرمەرگ مەفرۆزە وەسیەتی ئێمە بۆ مناڵەکانمان ئەوە بێ کە بڵین ولا تموتن إلا وأنتم مسلمون نمرن بە ئیمانداری نەبێ یەکێ لەو دوعانەی کە هاتووە لە قورئانە و داوامان لێکراوە کامو جارە دووباری کەینەوە بڵین ربی اغفر لي ولوالدي ربي ارحمهما كما ربياني صغيرا خوای گەورە ڕەحم بە دایک و باوکم کا وەکو چۆن منیان بە مناڵی بە ساوایی پەروەردە کرد ئەم زیکرایە ئەم بیرخستنەوەی مناڵ کە کاتی خۆی تو هەرم پیاوە نەبوویت هەر ئەم شان و شکۆ و پارە و شادێ و نەبوو تو کاتی خۆی مناڵێکی ساوای بێدەست و بێپەل بوویت خوای گەورە ئاوای لێ کردی دایک و باوکە داوا خزمەتیان کردی گەورەیان کردی بۆیە هەموو جارێ بیرخستنەوەی ئەمە بۆ مناڵ زەرورە مناڵیش کە دوعاکە باو دایک و باوکی لە بەهەشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئینسان ئەگاتە پلەیەک کە هی خۆی نییە ئەڵێ خوایە من ئەم پلەی من نییە ئەم ئیشەش من نەمکردووە پێی ئەڵێن باستیغفاری وەلەدیکە لەک ئەی تۆ نازانی مناڵەکە و لە ئەرزدا دوعا بۆکە بۆیە غافڵ نەبن لە دوعا بێئاگاش نەبن ئەوانەی کە هێشتا ئەمەشیان لێت بەردەساماوە ئەم چانس و ئەم ئۆفەرە با مناڵێکیان هەبێ وەقفیکەن بیهێڵنەوە مناڵێ بڵێ خوایە ئەم مناڵە بۆ تۆ لەناو چەند مناڵمە ئەم دانەیەیان ئەمەیان بۆ تۆ کامیان لە هەمووی چاکترە کامیان لە هەمووی جوانترە قسە زانترە زیرەکترە ئەمەیان وەقفیکە بۆ ئەوەی کە ڕۆیشتیت وەکو کردەوەیەکی چاک وەکو عیلمێک زانستێک کە دوای خۆی ئیسفادی لێ بکرێ وەکو پرۆژەیەکی خەیری تۆش منداڵێکت هەبێ دوعای خێرت بۆ بکە لە کیسەت نەچێ أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم السلام عليكم ورحمة الله وبركاته